ئامانجمان سەرپێخستنی کولتوری ژینگە پارێزی بوو کە کارێ بکەین بۆ ماوەی هەفتەیەک گۆیژە خاوێن بکەینەوە هەم بۆی ئەو نیە کار لەسەر بکەین گۆیژە خایم بکەینەوە هەم جۆرێک لە کولتوری ژینگە پارێزی دروست بکەین هۆشیاری لای خەڵکی بڵاو بێتەوە بەرنامەی دیکەشمان هەیە کە دوای گۆیژە کار لەسەر هاوینە هەوارەکانی تر بکەین لە ڕۆژی شەمەوە 24 دەستی پێکردووە هەتاوەکو هەینی 26 چوار بەردەوام ئەبێ ڕۆژانە لە کاتژمێر 2 تا کاتژمێر 5 لێرە بووین و بۆ بەیانی و دوو بەیانیش هەر لێرە ئەبین پرۆژەکە هیچ سەرچاوێکی داعمی نییە بە تەواوەتی پرۆژەیەکی خۆبەخشانەیە لێرە لەسەر چیای گۆیژە ئەوەی کە زۆر فڕێدراوە زیاتر شوشەی خواردنەوەکانە ئیتر خواردنەوەی گازی بێ یاخود مەشروبات بێ دەبەی پلاستیکە وە قابوو قاچاقی پلاستیکە کە لێرە ئەوانەی سەیرانیان کردووە هاتوون فڕێیان ناوە بەداخەوە زۆربەی زۆری شوشەکان شکێنراون کە ئەوە کۆکردنەوەی قورسترە ژینگە پارێزی بکەین بە ئەوە نیە ئەخلاقێکی هەمیشەی خۆمان بکەین بە کارێکی ڕۆژانەی خۆمان ئێمە بەرپرسیارین لە خاوێن ڕاگررتنی ژینگە پێویستە ئەو شوێنانی کە خۆشی و سەیران و گەشتی خۆمانی تیاکەین دوای جێهێشتنی بە خاوێنی جێبێڵین.